بینەرانی بەڕێزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە بەرنامەی تەندروستی سڵاوی خۆم و باقی هاوکارانم پێشکەشتان بەڕێزان هاتوونەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تر لە بەرنامەکانی تەندروستی بۆ ئەم هەفتەیش دوو بابەتمان بۆتان ئامادە کردووە بابەتێک کە لەسەر عفونەتی دەستگای هەناسە و ئەگەر بەکارهێنانی ئسپرەی لووت کە پێویستی بە دەرمانی ئانتیبیۆتیک بۆ کەپسولگەرێکە یا بۆ تەزریقکەرێکی ئانتیبیۆتیک کەمە بێتەوە، یعنی بەکارهێنانی ئەو دەرمانی ئسپرەی لووت ئەتوانێت بەکارهێنان یا ڕێژەی مەصرفی ئانتیبیۆتیک بێتە خوارەوە. بابەتی دوومیشمان لەسەر هەر وەرزی گەرماس و لەسەر ئەوەی کە بازی دەرمانەکان ئەگەر کەسانێکە بەکاری تێرن ئەتوانێت حساسیەتی لەشیان نسبەت بە گەرمای دەرەوە بێرێتە خوارەوە و زووتر تووشی گەرمازەدەگییان کات. و چەند دەرمانەکە من ناوەکانی پێشکەشتانەکەم بۆ ئەوەی کە ئەو کەسانێکە دەرمانەکان جۆراوجۆرن لە بەتانی حساسیەت بێت یا ئەوەی کە دەرمانی دڵ و فشارخۆین بێت یا چەند نەخۆشیەکی تر. بەڵام بابەتی ئەوەڵمان توێژینەوەی کە لەسەر بەکارهێنانی ئسپرەی دەرمانی لووت کراوە ئەو کەسانێک کە تووشی هەڵامەت یا ئانفڵانزە ئەبن ئەگەر ئەو ئسپرەیە بەکاربێرن پێویستیان بە بەکارهێنانی ئانتیبیۆتیک بۆ دەرمانی زدە عفونەت یا بە زدە چڵکیش بەناوبانگە لەو ڕێژە کە پێویستیان پێ یا ئەسڵ پێویستیان پێ نامێنێت یا ئەتوانە هەر بەکاریشی نێنن. دیارە توێژینەوەکە لە ئامریکا کراوە بۆ ئەم مەبەستە 14,000 کەسیان هەڵبژاردووە، 14,000 کەس کە تووشی هەڵامەت یا تووشی ئانفڵانزا بۆ بووە. لە ناو ئەو ڕێژە هەر هەمویان ئیلتیهابی بەشی دەستگای تەنەفوسی یا ئەو دەستگای هەناسە بەس چونکە دوو بەشە، بەشێکی خوارو یا بەشی سەرو، ئەوانەی کە تووشی عفونەت لە بەشی سەروی دەستگای هەناسە بوو، یانێ ئەو بەشە ئەتانێت لووت ئەو مەجرای لووتە بێتە بەشی سەروی قڕک. دیارە ئسپرەی لووت کەسێک کە تووشی هەڵامەتە بێت هەست بە ئەوە کات کە ناو لووتی گیراوە ناتوانێت هەناسە تون بات، لە بازێک کاتە ئسپرەی لووت بەکار تێرێت. لە ئەسڵە ئەوە حاڵەتێکە کە ئیحتیقانی ئەو دەمارگەر یا ئەو ڕێگانەی کە ها لە لووتە ئەو حاڵەتە پێش تێرێت کە ئەو کەسە هەستە کات کە لووتی گیراوەوە ناتوانێت هەناسە بات. ئەو ئسپرەیگەریشە کە بەکاری تێرن چەند جۆرە و لەم تاقیقیشە هەر ئەو ئەنواعی جۆرا و جۆریانە بەکارهێناوە. ئسپرەی هەیە کە حاڵەتی ئەوەی هەیە کە وەکو خوێ وایە هەر ساڵێنیشی پێڵێن یا ئسپرەیگەرێکە نمەکیە، ئەوە زۆرتر حاڵەتێکی ڕقیقی هەیە. ئەو حاڵەتە ڕقیقە ئەتوانێت بڕواتە بەشی سەر و تووری لووت و ئەو میکرۆبانەی کە هانە ئەو بەشە ئەتوانێت لە ناویان بووە. بەشێکی تر لەو ئسپرەیگەرە کە بەکاریان هێناوە ئسپرەیگەرێکی ژێلمانەندن کە ئەو ژێلمانەندە بەناو ئسپرەیگەر ویکسیش ئەناسرن. بۆنێکی تایبەتیان هەیە وەکو ئەو پۆمادەی هەیە کە ویکسیان پێوت، ئەوە هەر ئەو بۆنیە هەیە، یانێ هیچ جیاوازیکی لەسەر بۆنەکەنی هەر ئەم ئسپرەیگەرە بە ئسپرەیگەری ویکسیش ئەناسرێت بە تایبەت بۆ ئەوەی کە ئەو بۆنەتیژیانە هەیە. ئەمان ئەتوانن ڤیرۆسەکان یا ئەو میکرۆبانە بیخەنەدا و کاتێکە خستیانەدا و ئەتوانن لە ناویان بوون. دەسەی سێوەمیشیان هەڵبژاردووە، یانێ دەسەی سێوەم کەسانێکن کە کاتێکە تووشی هەڵامەت بوون هیچ کام لەم ئسپرەیانە ئسپرەی دەرمانی لووتیانە بەکار نەهێناوە، باوکو دوو ڕێگەیان داناوە، ئەوەی کە هەر جموجۆڵیان بێت یا هێنانە خوارەوەی ئسترس یا دڵە ڕاوکێکە ئەمە بە شێوەی ئانلاین کراوە. یانە سێ دەسەکە هەر سێ دەسەکە ئەو توێژینەوەکە کراوە متوەجی بوون کە
25 تا 35% پێویستیان بەوە نەماگە کە کەپسول یا گولاجی عفونەت بەکاربێرن یا بڵێن لە حاڵەتی کولیە ئانتیبیۆتیک بەکاربێرن. دیارە تاقیقاتەکە هەنارا نەدراوەتە چەند زانکۆ کەسانێک کە لەسەری ئەو تاقیقاتە لێکۆڵینەوەیان کردووە نەزەراتی خۆیانیان داوە. یەکێک لەو کەسانەی کە نەزەری داوە دکتۆرێکە بەناو مایکل یۆنگ کە جیا لەوەی کە متەخەسیسی گوش و هەڵقوبینیە بردی تەخەسوسیشی هەیە لە نەخۆشینگەر مێشکیشە لە زانکۆی سانتا مونیکا لە کالیفۆرنیا کە خۆی بەشدار بووە لەو تاقیقاتە وای وتووە یەک ئەوەی کە جێگوزینی شتێک بە جێگەی ئانتیبیۆتیک ئەتوانێت یارمەتی دەربێت، چونکە لەسەر مەسرەفی و بەکارهێنانی ئانتیبیۆتیک زۆر حساسنەوە لە ئاخری ئەم بابەتە و من چۆنیەتیەکەی یا بۆچی وایە من پێشکەشیانەکەم. دووەمیش کە هەیە سەرفەجوویە، یانێ لەسەر هەزینەکان ئەوان ئەڵێن کە ئەمە سەرفەجووی کە دیارە ئەو هەزینەی کە بۆ سپرەی لوت ئەکرێت بە نیسبەت ئانتیبیۆتیک قیمەتەکەی لە بازاڕە هەرزانتر، ئەوان وەکو سەرفەجوویکی چاولەکەن. سێومین خاصیت یا ئەوەی کە خاڵی مثبەتی کە ئەوان دەستنیشانیان کردووە ئەوەیە کە مەترسی هاتنە خوارەوەی مقاومەت بە ئانتیبیۆتیک نامێنێت. یانێ ئەو کەسانێک کە زۆرترین کات هەر حاڵەتێکە ئەتوانن مەصرف ئانتیبیۆتیک پەنا ئەبن بە مەصرف ئانتیبیۆتیک، ئەو ئانتیبیۆتیکە ئەتوانێت مقاومەتی بێت دروست بێت، یان شتەکە خونسا بێتەوە بێ ئەسەر بێت، ئەڵێ ئەو مشکلیشە نامێنێت. بەڵام ئەم مایکل یۆنگە تاکیدیشی کردووە زۆربەی هەرە زۆری عفونەتەکانی بەشی سەرەوەی دەستگای هەناسە هۆکارەکەی ڤایرۆسە، ڤایرۆسیش ئانتیبیۆتیک لەسەری کارایی نییە، بۆیە ئەڵێت کە ئەوا بێت لە بەرچاوە بگرین کە پێویستی بە ئانتیبیۆتیک نییە. بەڵام ئەگەر نیشانەکە دەستنیشان کریا کە عامڵە عفونیەکە باکتریە، چونکە ئانتیبیۆتیک لەسەر باکتری تەسیری هەیە، ئەوە ئەتوانن ئانتیبیۆتیک بەکار نەهێنرێت ئەو سپرەی لوتە بەکاربێنن. بەڵام بۆ ڤیرۆسیەکە بە هەر حاڵ ئەگەر ئانتیبیۆتیک یا کەپسول یا دەرزیەکانی ئەگەریش بەکاربێنن بێتەسیر، یانێ چونکە هیچ تەسیرێکی نییە ئانتیبیۆتیک لەسەر عفونەتی لەسەر ڤیرۆسەکان. لەسەر ئەوەیشە کە نەزەراتێکی مخالف یا ئەوەی کە نەزەراتێک کە جانبی بووگە لەسەر ئەو دەرمانیشە چەند نەزەرێک هەیە. یەکێکیان ئالفرد تالیاس کە مامۆستای پزیشکی کۆمەڵگا و بنەماڵەت یا جامعە و خانەوە دەست ئەوەڵێت کە لە حاڵی حاضرە ئێمە هیچ دەستور عەمەڵێکی ڕسمیمان بۆ نهاتووە کە لەم شێوە استفادەکەین، بەڵام ئەگەر بزانین کەسێ ئەو حاڵەت ئیحتقانی ناولوتیە هەیە یان ئەو لوتگیرانیە هەیە، حتمما ئەوەی ئسپرەی لوتیە بۆ تەجویزەکەین. تاکیدیشی کردووەتەوە کە ئەبێت دیسانەوە بەم نەتیجە ڕازی نەبن، ئەو متاڵعە شوێنگەرێکی تریش یا هەر ئەو بەشە بتوانێت درێژە بات و بابەتەکەیان معتەبەرترکەنەوە، هەرچەند بە ئاعتباری ئەو توێژینەوەیانە نەبردوێتە ژێر سوعات. ئەڵێت لە هەر حاڵەتە خاڵێکی مثبەتە، چونکە ئەو ئاسیبە یا ئەو زەرەرەی کە ئەتوانێت ئانتیبیۆتیکان بەلەش بیگەێنن ئەوە لەو حاڵەتیشە تێرێتە خوارەوە. لەسەر کات و زەمانەکەی وتویانە کە معموڵەن ئەنفڵانزا یا ئەو هەڵامەتە 8 ڕۆژ ئەخایەنێت. ئەو کەسانێک کە ئانتیبیۆتیکیان بەکار نەهێناوە میانگینەکەی ئەوە بووگە کە ئسپرەی لوتیشیان بەکارهێناوە میانگینەکەی ئەوە بووگە کە 6 ڕۆژ و نیو درێژەی کێشاوە. نظرێکی تریش ئەوەیە کە ئەڵێن دیارە کاتێک کە تا 8 ڕۆژ، چونکە نیشانەکانی هەڵامەت لە ئەوڵە و زۆر تون نین، لە ناوڕاست تونە بن، دیسانەوە خەفیفە بێتەوە کەمە بێتەوە. ئەڵێت کە
لە 6 ڕۆژە بەرە ئەولایش ئەو نیشانەگەرە کەمە بوونەتەوە پس ئەتوانین بڵین کە تەسیری هەیە بەڵام تەسیرەکەی ئەوەندە نییە. لەسەر ئانتیبیوتیک من ئەوە عرض خزمەت بینەرانمان کەم ئانتیبیوتیک یا ئەو دەرمانگەر زدە عفونەت یا بە زدە چۆڵکیش ئەناسرن لەسەر باکتری تەسیریان هەیە. باکتریەکانیش خۆیان جۆرە و جۆرن، ئانتیبیوتیک گەرێکمان هەیە لەسەر جۆرێک لە باکتریەکان کە دەسەبەریان نەکەن لە ئازمایشگاکانە بە ناو گرەم مثبەت و گرەم منفی. مەسەڵەن جۆرێک ئانتیبیوتیک تەسیری هەیە لەسەر باکتری گرەم منفیە یا گرەم مثبەتە، ئەوە ئەبێت لە ئازمایشگا کشتی کەن کە بزانن کام جۆریە. ئانتیبیوتیکیش هەیە وەسیع التەیفە، یانێ ئەتوانێت تەسیری بێت لەسەر هەردوو بەشەکەیە. بەڵام شتێکە هەیە ئەوەیە کە ئەو ئەگەر لە هەڵامات یا ئانفڵانزا کاتێکە عفونەتێک هەیە ئانتیبیوتیکێک مەسرەفەکردێت دوو حاڵەت هەیە. یەکێک ئەوە کە بۆ ماوەی دواتر لەش ئەو مادە کە هاناو ئانتیبیوتیکەکە ئەیناسێت حاڵەتێک لە لەشی مرۆڤ دروستەوێکە بە مقاومەتی ئانتیبیوتیکی ناویە بن. بۆیە ئەگەر جارێکی تر عفونەتێک بڕاتە لەشی ئەو مرۆڤە و ئەو دۆزە یا ئەبێت زۆر بکرێت یا ئەوەی کە لەش ناسیویە یا هیچ وەڵامێکی پێ ناتەوە، یعنی ئەو ئانتیبیوتیکە بێ وەڵامە مێنێتەوە یعنی مثبەت نامێنێ. بۆیە تا ئەو حەدە هەیە کە ئەڵێن تا ئەکرێ بۆمان مەصرفی ئانتیبیوتیک بێتە خوارەوە بەتایبەت لە فلۆنسا یا لەو عفونەتگەرەی کە لە دەستگای هەناسە هەیە، بەخاتر ئەو مقاومەت ئانتیبیوتیکیە کە دێتە پێشەوە. بۆیە معموڵەن لەو شوێنانەی کە زوو خەیرا پەنا نابن بە کەپسول یا دەرزیگەر ئانتیبیوتیک معموڵەن 10 ڕۆژ سەورەکەن تا 10 ڕۆژ ئەگەر ئەو کەسە دیسانەوە وتی کە نیشانەکانم هەیە بۆ وێنە کۆکەی هەیە تای بەرزە هێشتا ناتوانێت بڕواتە سەر ئیش و کاری خۆی، ئەوەیە لەو کاتە ئێتر دەستەکەن بە ئانتیبیوتیک، یعنی ئەگەر زیاتر لە 10 ڕۆژ بخایێنێ نە هەر لە سەرەتەکانە یا لە یەکەم ڕۆژەکانە. لەم توێژینەوەیشە تقریبەن دەرسەدێک هاتووەتە پێشەوە کە 20 تا 35% ئەو کەسانەی کە ئسپرەی لوتیان بەکارهێناوە زووتر لە حەدی موعەد چوونەتەوە سەر کارەکانیان، یعنی ئەو حاڵەتی بێهودیە بەرەو باشتربوونەوە سەریعتر کردووەتەوە. بینەرانی خۆشەویستەوە بابەتی یەکەمی بەرنامەکەمان بوو. بابەتی دووەمی بەرنامەکەمان لەسەر هەر وەرزی گەرما لە چەند بەرنامەی پێشوویشمانە ئێمە هەر لەسەر گەرما چه تەسیراتی لەسەر مناڵان یا تەسیراتی گشتی چەند دوو بەرنامەمان پێشکەشتان کرد. لەم بەرنامەیشە بابەتێکی ترە بۆ ئەوەی کە ئەو دەرمانانەی کە ئەتوانێت فێنکمانەوەی ئینسان لە گەرما مشکل کاتەوە. زۆربەی لە دەرمانەکان ئەتوانێت لەسەر گەرما یعنی لە وەرزی گەرما تەسیری بێت، یعنی ئەو بەدەن یا لەش کاتێکە مقاومەتێک ئەبێت لە خۆی و نیشان بات کە کاتێکە دەرەوە گەرما لەش بە هەر شێوەیەک بە ئاراقکردن دەسەکە بە فێنەکردنەوەی خۆی. ئەوەیە کە بازێ دەرمانەکان ئەتوانێت ئەو خلەلە دروستکە کە لەش نەتوانێت خۆی فێن بکاتەوە شتەکەیش پێچەوانە بێ، یانێ ئەو حاڵەتی گەرما زەدەگیە ئەو حاڵەتی گەرماژووە زۆرترەوە بێتەوە. بۆیە ئەو چەندانە دەرمان هەیە بە تایبەت دیارە دەرمانگەرێکی تایبەتی تریش هەیە بەوانە ئێمە ئشارەیەک ناکەین، بەڵام ئەو دەرمانانەی کە ئامن ئەو ناویان نەبین کە بینەرانمان بزانن ئەگەر ئەو دەرمانانە بەکارتێرن حتممەە لەو کاتانەی کە بەتایبەت ئاستی ڕێژەی گەرماکە زۆر ها لە سەرەوە ناوڕۆژە بەتایبەت ساعاتەکانی ناوڕاستی ڕۆژ ئەوەیە کە خۆیان پارێزن. دیارە تاکیدیش ئەکرێتەوە حتممەە مانەوە لە شوێنی فێنەکە لە فێنکەرەوەکان وە ئەسڵی ترین حاڵەتی ئەوە کە هیدراتە بمێنێت لەش، یانێ حتممەە نێڵن لەشیان بێ ئاو بێت، حتممەن ئاو زیاتر لەو حەدە نۆرماڵە تەبیعی
ئەتوانێت تەئسیری بێت لەسەر ئەوەی کە ئەو مقاومەتە نسبەت بە گەرما بێرێتە خوارەوە یەکێکی ئانتیهیستامینەکانە، یعنی ئەو دەرمانگەرەی کە بۆ دژە حساسیەتن، ئیسا وەکو ئەوەی کە ئاولووت یا ئاوی چاوتێت یا کۆکۆ پژمە هەیە دەرمان ئانتیهیستامینەدەن. ئەو دوو دەرمانەی کە لە دەرمانخانەکانی ئێرانیش شایان شاید بێ نوسخەیش ئەدرگن، لۆراتادین و سیتریزینە، هەردووکی ئەوە ئەتوانێت ئەو کەسانێک کە بۆ حساسیت ئەو دوو دەرمانە بەکارتێرن ئەتوانێت مقاومەتی لەش لە بەرابەر گەرما بێرێتە خوارەوە. هەروەها خودی قورسی ئانتیهیستامینیش ئەتوانێت ئەو حاڵەتیە بێ، بەڵام شدت و قووەتی ئەو لۆراتادین و سیپریزین نییە. یەکێکتر لەو دەرمانگەرە دیورتیکەکانە، دیورتیکی مدێڕیشیان پێڵێن، یعنی ئەوەی کە ئیدرار زۆرەکاتەوە، میز زۆرەکاتەوە، معموڵەن ئەو کەسانەی کە زەختیان ها لەسەرەوە فشار خوێنیان هەیە بۆ ئەوەی کە فشاریان بێتە خوارەوە بە تەنزیمی مایعات، بۆ ئەوەی کە زوو میزکەن، ئەوە دەرمانگەرێکە کە دیورتیکی پێژن. هیدرۆکلۆرۆتیازید ئەو دەرمانەسە کە لە ناو ئەو دیورتیگەرە زۆرترین نەخشی هەیە لەوەی کە مقاومەتی لەش لە گەرما دێرێتە خوارەوە. دەرمانگەرێکی تریش هەیە کە بۆ فشار خوێن بەکارە برگێت، وەکو کاپتۆپریل، ئەوانەی کە کاپتۆپریلیان بۆ تەجویز کراوە. کاپتۆپریلیش ئەتوانێت مقاومەت لە کاتی گەرما بێرێتە خوارەوە. دەرمانگەری زدە ئەفسوردگی یا ئەوانەی کە بۆ خەمووکی بەکار ئەبرگەن، بە تایبەت فلوکسەتین، ئەو دەرمانیشە کە بە پرۆزاگیش ئەناسرێت، ئەو ناوە دوونگینەکەی پرۆزاگ یا فلوکساتین، ئەویش ئەتوانێت فشار مقاومەت لە بەرابەر گەرما بێرێتە خوارەوە. لە هەر حاڵەتە عەلایمەکانی گەرمازەدەگی ئەوەیە کە گەرمای لەش زۆرە بێت، ئەو کەسە لێدانی دڵی ئەڕواتە سەرەوە، پێسی داخە بێت، سوورە بێتەوە، حاڵەتێکی وەک وشکیش لە پێسیە خۆی نیشانەدات. ئەوانە نیشانەگەرێکە کە بۆ گەرمازەدەیە ئەتوانێت لە حاڵەتگەر پێشڕەفتێژیە تووشی سەرێژە، سەرگێژە و ڕشانەوە حاڵەتگەری پیشە ئیساڵ کردێ. بەڵام باشترین دەرمان ئەوەیە کە حتمەنە کە ئەو هیدراتەمانە، یانە حتمەنە ئاو بخواتەوە و هەوڵ بدات لەو بەرنامەکانی خۆی جۆرەی تەنزیمکە کە لە ساعەتە گەرمەکانی ناوڕۆژە نەبێت. بینەرانی خۆشەویست، لێرە هاتیینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیشمان. هیوادارم کە جێگەی ڕەزامەندی هەموو لایەکتان بێت لەلایەن خۆم و باقی هاوکارانم تا بەرنامەی داهاتوومان ژیانێکی پڕ لە شادی و سڵامەتیتان بۆ بە ئاواتەخوازی.